کەشێکی زۆر جیاوازی هەیە ینی ئەتوانین بڵێن ئەمجا لە وڵاتانی کە سویسڕای پێڵێن ئێمە ئێستا سویسڕای کوردستانە چەمچەماڵەوە جێوی شوێنەکەتان پێ چۆنە؟ بەجددی جەیەکی زۆر تایبەتی هەیە زۆر خۆشانی کەشێکی بەهارەیە فێنکە زۆر خۆشە. ئەم شوێنەتان بەگشتی بێ چۆنە کە کافەیەکە و لە ناو ئاوایە شتێکی تاو جیاوازە لە کوردستان بەجددی ئەم شوێنانە زۆر زەرورە یعنی ڕوحیەن پێویستە بۆ دەروونت ئارامە بێتەوە شتێکی زۆر جیاوازەوە زۆر جوانە. دیوەتان لە شوێنی تر بینیوە تا ئێستا نا یەکەم جارایی بێنم. سروشتی ناوچەی نەورۆڵیتان کەشێکی زۆر جیاوازی هەیە ینی ئەتوانین بڵێن ئەمجا لە وڵاتانی کە سویسڕای پێڵێن ئێمە ئێستا سویسڕای کوردستانە. چ شتێکی زۆر تایبەتە بەلاتانەوە؟ وڵی هەموو شتێکی تایبەتە ینی ناوچێکی تاو گەشتاریە جیاوازە ینی ڕووباری سیروان شاخ و کێوەکان هەموو شتێکی زۆر جیاواز و خۆشە. لەگەڵ کی هاتوون بۆ بە گروپ هاتوون بەهارانە گەڕێن یا کاتەکانی تری وەکو تریژانی وەکو گروپ بەردەوامی هاوین بەهار زستان پاییز ینی هەر چوار فەسڵەکە گەڕین. ئەم کافتریا زۆر سەرنجە ڕاکێشم و بە تایبەتی شاتیم بۆ ئێرە. ئایدینە پێشنیارتان چییە بۆ گەشتیاران کێنەیە؟ پاکو خاوێنی تکایە ڕای بگرن بەجددی ناوچێکی گەشتیاری زۆر جوانە سروشتێکی زۆر جوانی هەیە یعنی با تێکینین بۆچی شتێکی زۆر بەسیتە تۆ علاگەیەکی زبڵ و خۆشاک بێنی لەگەڵ خۆتە و دوایەوە پاشماوەکانتی تێ بکەیت و ببیتەوە لەگەڵ خۆتە هێندە قورس نییە یعنی باو سروشتە جوانە هەر بەمێنێت. بەتەمان جاری تر بێنەوە ئێرە ئینشاءڵڵا بەتاکید وەز ناێنین.